دیارە لە حوتی 6 2010 لە شاری بەغاوە لە نووسنگەیەکەوە 600,000 دلار دەهێنرێت بۆ سلێمانی لە ڕێگەی ئۆتۆمبیلێکەوە. دیارە بابەتەکە پلاندار ڕێژراو بووە لە گەڕەکی سەرشەقام نزیک پاسەکانی وڵوبا ئۆتۆمبیلێکی جامڕەش کە چەند چەکدارێکی تیاابێ بەجلی سەربازیەوە هەڵە کوتنە سەرم ئۆتۆمبیلە و هەر 600,000 دلارەکە ئەبەن. پاش بەدواچوون کە یەکێک لەو کەسانەی کە ڕاست پێدراوە بە وەرگرتنی ئەو پارەیە لەو کەسەی کە پارەکەی لە بەغاوە هێناوە ئەچێتە نەهێشتنی تاوان وەک هەواڵدەر هەواڵەکە گەینێک کە چەند چەکدارێک هەڵیان کوتاوەتە سەریان و پارەکەیان بردووە. پاش لێکۆڵینەوە لەلایەن هێزەکانی پۆلیسی سلێمانی و بە تایبەت پۆلیسی نەهێشتنی تاوان توانرا لە ماوەکی کووردا سیناریۆی ئەم ڕووداوە ئاشکرا بکرێت کە ئەو کەسەی ڕاست پێدراوە بە وەرگرتنی پارەکە پلانداڕێژەری تاوانەکە بووە و چەند چەکدارێکی ئامادە کردووە کە هەڵکوتنە سەریان و پارەکە ببن. دوای بردننی پارەکە تەبەن دیارە هەڵاتون بۆ شوێنێکی نادیار لە ڕۆژی سیوێکی دا کە چوارشەمەکە توانرا و کەسەی کەوەک هەواڵدەر هاتبووە نەهێشتنی تاوان بە بڕیاری دادوەر دەزیر بکرێت و لە میانەی لێکۆڵینەوەکاندا دانیناوە بە سیناریۆکە کە خۆی و کەسانەی ئامادە کردەوە بۆ ئۆتۆمبیلە جامڕەشەوە. بنکەی پۆلیسی چوارچرا ئەمڕۆ توانیوانە تۆمەتبارێک دەزیرکردن کە کڕین و فرۆشتن بە چەکەواکە و 3 دەمانچەی پێگیراوە، دەمانچەیەکی گڵۆک و 2 دەمانچەی ولتر، ئەویش بە بڕیاری دادوەر بەندە بە پێی یاسای 21 لە یاسای چەک. هێزەکانی پۆلیسی فریاکەوتن سەرانسەری مانگیدا توانیوانە دەست بگرن بەسەر 11 پارچە چەک، 3 کلاشکۆف و 7 دەمانچە و 1 تاپڕ کە بە هاوڵاتیان بوون و بێمۆڵەت بوون. دەست بەسراگرتنی 24 ئۆتۆمبیل و 7 ماتۆرسکیل کە بێبنەما بوون و پەشێویان دروست کردووە. 21 تۆمەتبارەمانی کە بۆم خوێندنەوە لەلایەن نەهێشتنی تاوان و دەزیرکراون و دراون بە دادگا.